ئێمە لەگەڵتاندا ڕاستگۆین. لە درێژەی پاڵپشتی چین و توێژەکانی کۆمەڵگەدا پارێزەران و یاساناسان پشتیوانی خۆیان بۆ کاندیدان و لیستی ژمارە 285 کۆمەڵی دادگەری دەردەبڕن. پارێزەران دەڵێن کۆمەڵ جێگەی متمانەیە و لە ڕابردوودا سەلماندوویەتی کە نوێنەری ڕاستەقینەی هاوڵاتیانە جەختیش دەکەنەوە تاکو نوێنەرانی کۆمەڵ لە شوێنی گرنگ و هەستیاردا بن باشتر خزمەت بە پرسەنەتەوەیەکان و ئاینیەکان دەکەن. ئێمە وەک پارێزەران پشتیوانی تەواوی خۆمان بۆ لیستی کۆمەڵی دادگەری ڕدەگەێنین لەبەرەوەی لیستێکە لە ڕابردوو توانیوەتی بیسەلمێنێ و جێگەی متمانەیە و توانیوەتی بیسەلمێنێ کە نوێنەری ڕاستەقینەن. ئەگەر یەک تاکە نوێنەریشمان هەبوو بێ بەقەت یەک فراکسیۆن کاری کردووە هەموو خەڵک شاهادی ئەوە دەدات تاوەکو نوێنەرانی کۆمەڵ لە شوێنە حساس و گرنگەکان و شوێنی بڕیاردان بن باشتر دەتوان نوێنەراتی کورد و قەزەی کوردی بکەن. پشتگیری تەواوی خۆمان بۆ لیستی 285 کۆمەڵی دادگەری ڕاگەیاندەوە پشتگیری خۆمان بۆ ئەو لیستە دووپات ئەەکەینەوە لەبەر ئەوەی پێمان وایە کە ئەو لیستە ئەتوانێت دەنگێکی حەقی کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەێنێت بە پەرلەمانی عێراق و بەرگری لە مافەکانیان بکات بتوانێت ئەوەی کەوا ڕوو ئەدات بە شێوەیەکی ڕاست و دروست بیگەێنێت بە خەڵکی کوردستان. پارێزەر و یاسەناس زانە ڕۆستایی دەڵێت نوێنەرانی کۆمەڵ زۆرترین شارەزایی و زانیاریان دەربارەی بودجە و پرسە گرنگەکانی دیکە هەبووە بۆ ڕایگشتیان خستۆتە ڕوو کاریگەریان لە فراکسیۆنە گەورەکان زیاتر بووە هەرچەندە بە ژمارە کەمتر بوون. بێگومان کاندەکان لیستی 285 لیستی کۆمەڵی دادگەری شایستەی ئەوە دەکە پشتیوانیان لێ بکرێت لەبەرەوەی کەسانی دەستپاکن کەسانی ڕابردوو پاکن هەڵوێستەکانیان دیار بۆ لە ڕابردوو شایتە بۆ داهاتویان و بە ئەزمونیش پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەی نوێنەرانی عێراق لە ڕابردوودا جێدەستیان دیار بووە و خەڵک ئەزمونی کردوونە و بەرگریکاری ڕاستەقینە بوونە لە مافەکانی خەڵک و دەنجی خەڵک بوونە زۆرترین زانیاریان بەخشیوە زۆرترین کار و چالاکیان ئەنجام داوە لە قەدەر ژمارە کەمەکەی خۆیان بەڵام کاریگەریان لە فراکسیۆنە گەورەکان زیاتر نەبێ کەمتر نەبووە. هەر بۆیە حەق خۆیەتی کە دەنگدرانی هەرێمی کوردستان پشتیوانێکی باش لە کاندەکانی لیستی 285 بکەن لە هەر سێ بازەکانی دهۆک و هەولێر و سلێمانی. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری هەمیشە کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 285 و بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین کۆمەڵێک کادری ڕاستگۆ و بێر و شارەزای بۆ بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کاندید کردووە چاوەڕێیە دەنگدەرانی هەرێمی کوردستان متمانەیان پێ ببەخشن هەتا هاوشێوەی ڕابردوو لە بەغدا نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی ماف و داواکاریەکانیان بکەن. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.